منافق بشيويك خطر بوا الله جل جلاله آياتي بو رسول الله صلى الله عليه وسلم دابا زاندوا لا تطع الكافرين والمنافقين عادي بو دابا زاندوا نابي جوان بو بقري بو رسول الله صلى الله عليه وسلم وإنكاري لنا كريه ئافرەتان لە مرۆیە زۆربەیان منافقین لە خشتیان بردوون ئیتر منافقینێکی وەکو خۆیان بێ لە ئافرەتان یا پیاویش سبحان الله بۆیە زۆر بەشیان کاتێ دەجال لێ دوایەکەوە رسول الله صلی الله علیه و سلم فەرمێ پیاوە گەڕێتەوە إلى حەمیمیه ئەگەڕێتەوە بۆ ئەو ئافرەتی کە پێوەستە پێوەی لە ناو ماڵەکەیە فەرمێ فەیڕەبیطه بالحديد بەسێتەوە بە ئاسن مخافة أن تخرج إليه نەوەک دەرچێ بۆ لای دەجال دوای کرد ئەم هەموو دەجالە دێ بە گۆرانیەک هەزاران ئافرەت دوای خۆی بە حەڵقەیە هەزاران ئافرەت معجیبیە فلیمێ هەزاران ئافرەت معجیبیە ئەنجا کۆمەڵی ئافرەتیش وەکو ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ مائلات ممیلات خۆیان لایەن داوە لە داوێن پاکی و لە ئەخلاق و لە ڕەوشت یەن خۆیان عەرزەکەن بۆ ئافرەتانمان بۆ ئەوانیش لا بدەن کە لە ڕیوایەتێکی ترا فەرمێ وهن المنافقات ئاوە منافقەکان متبرجات متخيلات فرمي هن المنافقات دوا فرتاني منافقين كامرو چەند زۆرن متبرجات يعني واني خوان كلو برج خوان رازانوتو بو خلق سيريان كاو خلق معجبيان بتايبت فيان سرنجيان راكشن ومتخيلات يعني متكبر ولود برز لاسبيا وكاني خوان بلان بو بياوي خلقي جتوين ولا ناو دايره ودوا مكان يعني بلان ينو مالو لوتيان برز لاسبيا وكي خوان بياوي نازان ده فرمي اعوان منافق ايس امانه بناوی مۆدیێلیست و چیەوە دەرەکەون لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە قسە بۆ خەڵکەکە هەر بەڕاستی منافق دین ئەکا بە کاڵایەک بۆ سپیکردنەوەی ڕووی ڕەشی خۆی بە بەردەوامی یعنی هەموو تەمەنی لە زیناکردنا بەسەر بردووە 20 ساڵە زیناکە ئەڕوا عەمرەیە کاوێتەوە لە بوون بە حاجی ئافرەتێکی دایان بیست ڕەمەزان لەچکیا بەسەر یا قورئان کاتەوە لە قورئانتان بۆ خوێنەوە ئەیتر ئافرەتانی جوازان وەڵا ئەگەر ئەمەش بکەن و ئەوەش بکەن خوا لێیان خۆشە بێنی ئەوە نییە ئەو وضعی باشە ئێمەش وەزعمان باشە بە خەریکەوە عینەن شت هەموو تەمەنی لە پیاو کوشتن و حیزبایەتی بۆ حیزبێکی کافرا و بێدینیان کردووە عەمرەیە حەجیەکەیەتەوە تاو باولێ ئێ خەڵکی جەڵێ منیش 70 ساڵەچم لەناو تاغوتخانەیەکە ئاژیم و ئەخۆم و ئەکوژم و ئەبڕم و بە ئارەزی خۆم دوایەچم عەمرەیەکەم حەجیەکەم پاکم خۆ هەر بوو بە باو یعنی تا ماوەیە لەمەوە پێشیش ئێمە زۆر لە وتارا قسەمان لەسەر کردووە خەڵک خراپەیە کرد نەسیحەتێک کرد بۆ یەکێ لە 50 ساڵی ئاگەڕێمەوە لە 60 ساڵی ئاگەڕێمەوە جارێک گەنجم ماوە عین کە تواناییم نەما ئەنجا زۆریشیمان بینی نەگەشتا 45 نەک 50 مردوو بە تاوانەکەی ئەوڕۆی بۆیە بەڕاستی ئەمە کارەساتە تۆ خراپە بکەی بە نیەتی تەوبە ولەما فەرمون یەکێک لە ئەسبابەکانی سەلبی تەوبە ئەوەیە خراپە بکەی بە نیەتی تەوبە يعني یەکێک لەو هۆکارانی کە تۆ ناتوانی تەوبە بکەی دوایی بریتیە لەوەی کە خراپاکەی تۆڵی لایندایە تەوباکە دوای لایندەشە ناتوانی بکەی خۆشمان ناڵێن خۆی شیری تاپیریەکە تۆ تاپیریە ناویتم تەواو تا قەبرەکە ژەڕوە سوئەل خودامەت بەنسیبە بۆیە بەڕاستی ئینسانە بێ ئاگاداری خۆی بێ لەم بابەتانەیە و ئەم سوورەتە زۆر لەسەر منافق قساکە بۆی بە تایبەت ئافرەتان خۆیانیان لێ بپارێزنەوە نەخڕەتێن بە قسە و فکر و بیر و باوەڕەکان